سڵاو دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک سالار عەزیز پێشمەرگە و سیاسەتوانی ناوداری کورد دەبێت لەگەڵ بەڕێزیاندا لە سەرەتای شۆڕشەوە دەست پێ دەکەین تا ئەزموونەکانی خۆی لەناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە. کاک سالار بەخێر بیت. وەک ئاشکرا بەڕێزتان هەر لە سەرەتاوە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە کارتان کردووە، هەر لە پێش سەردەمی هەرزەکاری شۆک دەردەکەوێت. بەڕێزت وابزانم ساڵی 1962 چوویتە یەکێتی قوتابیان وایە؟ وڵات چوینە حیزبەوە، کاتە پارتی هەبوو سەرەتای دەستپێکردنی شۆڕش بوو. بەڵێ بەڵێ سەرەتای دەستپێکردنی بەس ئەو کاتە تەمەنە 12-13 وڵا هەروەنگە بووین لە یەکی متەوەسە بووین وەختی شۆڕش بوو. ئەو کاتە لەناو تر لە ماڵی خۆتاوە لەناو خەڵکاوە هەمووی هەر لەگەڵ شۆڕشا بوو لە ڕاستیە. ئێمەش لەناو ماڵەکانی خۆمانە فێری ئەوە بووین وڵاتەکەی خۆمان خۆش بیەوە کە چوینەوە یعنی حرەکەیەکی گەورە هەبوو بۆ سیاسەتکردن و بۆ ئەو کاتە پارتی هەبوو بە تەنیا بڵێن وەکو حیزبێکی قەومی و هەروەها حیزبی شیوی هەبوو کە ئەو ینی بڵێن دەخلی بە مۆزوعەکەەوە نەبوو ئەو کاتە. بەس کاک سەلەر وەک بزانم براکانت کاک عەبدوڵڵا و کاک عەبدوڵڵا بە تایبەتی لە حیزبی شیوعی بوون چۆن تۆ لەندەپەمدا ئەوان کە ساڵی دوای ساڵی 50 کە بڵێن خلافەکەی عەبدولکەریم قاسم بوو تر هەموو خەڵک بوو بە سیاسی. دیار بوو براکانم لەوە پێشی شتێکیان هەبوو پەیوەندیەکیان هەر هەبووە. دوایی هەندێک بوون بە ماڵی ئێمە بڵێنەوەی لە ماڵی خۆمانە بوو وەکو عومەری برام تەلەڤیزیۆنەوی بوو ئەو کاتە ئەو پارتی بوو باوکم هەروە بوو باقیەکەی تریشیان شیوعی بوون. دوای ئەوە بەڕێستان من ئەچمە دوای ئەو ساڵی هەفتا با بڵێن کۆمەڵەی مارکسی لێنینی دامەزرێ. بەڕێزت لەو کاتۆ لە دامەزرێنەران بوویت؟ وەڵا ئێمە ئەمە کاڵین ساڵی هەفتا کۆمەڵە دامەزراوە لە ڕاستیە ئەمە پێشخانێکی چەند ساڵی هەیە ینی هەرەوە نییە بڵێ وەڵات چەند کەسێک سەریان نابەیەکەوە دەی بە تەنزیمە دروستکەی ناوی ئەوە بوو نەخێر. ئێمە ئەو کاتە دوو ئیتیجا هەبوو لەناو بزوتنەوەکە هیچیان پارتی بوو کە لە شاخ بوو ئەوی کەشیان باڵی مەکتەبی سیاسی بوو کە لەگەڵ حکوومەتی عێراقا و کار بوو. کاک سەلەر ئەوەی ملاحەزا ئەکرێ لەو کاتەیە زۆربەی ئەوانە گەنج بوون. مەسەڵەن بەڕێزت لەوانێ 20 ساڵێک تەمەنە بۆ بێ ئەوانەی تریش هەموو هەروە 25 کاک شەها بوو کاکارە بوو. ئاستی فکری ئێوە لە وایە بوو توانن کۆمەڵەیەک دامەزرێن کۆمەڵەیەکی ئایدۆلۆجی وا؟ وەڵا عەرزەکەم ئەمە ئەم حرەکەیە لەنە ئەو حیزبا دەستی پێکرد بەهێز بوو ینی وردە وردە تەنانەت ئەم حرەکەی لەناو ئەو حیزبا تەرەفێکێکی بە کۆنەپەرست و دواکەوتوانە حساب بکرد. باشکە ئەنەما ئەوانە ئیتر خراپ بیرەکەن و ئێمە بێ هەوڵ بین ینی ئەفکار ینی ئەفکار زیاتر زاڵ بێ ئەفکاری چەپ بەسەرەوە حیزبا و حیزبە بگۆڕی و لەم شتانە زۆر بوو باس و خواز لەناو ئەو حیزبا. بۆیە ئەڵێم بۆی وڵامی پرسیارەکەت بەمەوە ئەلێرە لەناو ئەمە کۆمەڵە دروست بوو. باش ئێوە لە دوای نسکۆی 75 کۆمەڵە زۆرتر دەرەکەوێ دامەزراندنەکە لەو کاتە زیاتر تۆخە بێتەوەیە چۆن؟ تەمان ئەم تەنزیمە 5 دانە ساڵ توانم بڵێم تر ئەوە کەس نەیناسیوە لەناو خۆیان ئەوەی کە هەبوو لەگەڵ یا بۆ دانیشتون قسەیان کردووە ینی وەک بوو بە شتێکی ڕۆتینی لە ڕاستیە. ئەم تەنزیمە ینی دەستورێکی هەبوو دەستورێکی چەند لاپەڕەیی هەمووی لە دەوروبەری فکری ماوەوانە بەڵام ئەم تەنزیمە بۆچی کارێ کرد؟ ئەم تەنزیمە پێی وابوو کە ئەم قیاداتانی حرەکەی کوردی هەرچی هەیە نییە بەوەی کە بڵێن باری مەکتەبی سیاسی کە تر نەما و خۆی حەل کرد و زایدەن ئەوەی تر
ئەمانە ناتوانە قیادی حرەکەی کوردی بکەن، ئەبێ حیزبێک دروست بکەین وردە وردە، حیزبێک دروست بکەین بۆ ئەوەی ئەو حیزبە بتوانێت قیادەی حرەکەی ڕزگاری خوازی کورد بکە. ئەمە بۆ چوونەکە بوو لە ڕاستیە، یعنی جەوهەری دروستبوونی تەنزیمەکە کە ناوی کۆمەڵی مارکسی لینینی بوو لە ڕاستیە قەومی بوو بۆ ئەوەی تۆ بتوانی قیادی حرەکەکە بکەی. لە دوای 75 تەسەورە کرێ ئەبوایە بڵین کۆمەڵە بە قۆت بێ کە چی لە پڕ سەیرەکەین ئەوانەی کە پیانەوترا سەرکردایەتی کۆمەڵێکی زۆریان بەرەو دەرەوەی وڵات بەڕێەکەون دوایی ئەوەیە ئەگیرێن و ئەو کارە ساتەی خاڵەشەها بۆ ئەوانی لێ ئەکەوێتەوە. بۆچی ئەوان ئەچنە دەرەوە بۆچی نامێنەوە لە ناو ئێوە چوونە با بڵین دەرەوەی شار هێزی پێشمەرگە دامەزرێنن ئەوان بۆچی نەمانەوەیان؟ وڵا هەرکە اتفاقەکە بوو اتفاقی جەزائیر شاو سەدام حوسێن ڕێکەوتن معلومە چوازێک دروست بوو لە ناو شۆڕش. ئێمە ئەو کاتە بیرمان لەوە کردەوە مقاومە بکەین. من لە هین بووین، من لە سکرتاریەتی یەکێتی قوتابیان بوو. ئەو کاتە کاک ئارام و کاک شەهاب و کاک دارۆ ئەمان هەل عینەن دەربەن نزیک یەکتری لەوێ خانوویەکیانە بوو. کاک ئارام لە وەزارەتی دارایی ئیشێ کرد، کاک شەهاب عینەن شت سەپەرشێن دێوە کرد. ئێمە تر دایمە پێکەوە بووین کە ئەوە بوو بەڕاستی تاسیری کردە سەرم ولایە بیرمان لەوە کردەوە کە ئەگەر بکرێ بەشدار بین و خەڵک هان بین بۆ مەقاومەتکردن. حتا بڕیار دەرا من و ینی کاک شەهاب و لەگەڵ بنا چوین بۆ بچین هاتین بۆ حاجی ئۆمەران بۆ ئەوەی کاک ئیدریس ببینین و فعلا قسەمان لەگەڵا کرد لە هینێکا بوو. خانوویەک بوو، دوو ژوور بوو، هەیوانێک بوو لە حاجی ئۆمەران. ئێمە لە ڕاستیە بەتەمای بووین ینی مفاتەحەیە بکەین تۆزێ بە بڵێن ئێمە شەین، چکە زروفەکە وا بوو تۆ ڕەنگ بین لەوە نەکەیتەوە بترسی بڵێ تەنزیمێکی وامانەیە بڵێن ئەو ئێمەش بە دڵ و بەجان و کۆمەڵی خەڵکین و هەین و گەنجین و شتێکمان هەیە ئەوانە ئێمە ئامادەین بۆ هەموو شتێ. بەڵام ئەمە دوای هاتیێنە پێنجون. لە پێنجونیش ئەکسەریت بڕیاریە کە مقاومە ناکرێ، هەرچەنە پەیوەندیمان کرد بە ڕەحمەتی فەتاغا و شەهید نووری حەما عەلی و ئەوانە و زۆرێک ئامادە بوون و بەڵام تر بڕیارەکە وا بوو دیارە زەحمەتە بەردەوامی. بڕیار دەرا بگەڕێنەوە بۆ شار و خەریکی تەنزیماتی خۆمان بین و بە ئیتیجاهی ئەوەی ڕۆژە لە ڕۆژان بینێ دەرەوە خەبات چەکدارانە بکەین. باش کاک سالاربا من تۆزی لێرە دوورکەومەوە دوای ئەوە کە بڵین لە مام جەلال و کاک نەوشیروانێنەوە بەڕێزت ناڕازیت لەو حاڵەتە بۆ ئێمە بەوە بەشانی وازانی کە جێی کاک ئارام بی یاخود زەین چۆنە بۆی شتەکان مادەم ئێمە باسی واکەین هەرێک و بە جۆرێک باسی کردووە. من حکایەتەکە بەڕاستی وەکو خۆی ژەڕمەوە ڕێک وەکو خۆی باشە. ئیتر ئەمانە تانە نییە لە کەس، چونکە هەر کەسە بەشداری لە ناو شۆڕش و پێشمەرگایەتی و زەحمەتی کێشابێ لای من ڕێزێکی گەورە هەیە بە هەموو بۆ چوونە سیاسیەکانیان. ئێمە هەموو لە بەرەی گەل بووین، ئەو مهمە. بەڵام حکایەتەکان ژێڕمەوە. ئێمە تەنزیمێک ئێمە وامان بیر کردێتەوە کۆمەڵین لۆ ڕۆژەوە یعنی کە هاتووینەتەوە لە دوای 75ەوە بیر لەوەکەینەوە جاری کە شۆڕش دروستکەینەوە. وفعلا ئێمەمانان کە ئێمە ئەنسوری مهم بووین لە ناو کۆمەڵە. سەردەمانی من مەسئولی بەغا بووم کە تەلەبە بووم لە بەغا، کە لە سکرتاریەت بووم مەسئولی تەنزیماتی بەغا بووم. لەگەڵ برادەر قیادەکە و کاک شەهاب هەمیشە یەکتریمان بینیوە، کاک ئارام عینەن شت. لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەو بۆچوونانەیان نەبووین کە بۆ عەرزم کردن. دوایی کە ئەو برادەرانە ڕۆشتن ئێمە لەو کەسانە بووین بیرمان لەوە نەکردەوە بڕۆین، بیرمان لەوە کردەوە دەمێ بۆ خۆمان حازر کرده بوو ڕۆژێ لە ڕۆژان ئێمە تووشی مشکلەیەکە بین، لەبەرەوە بێ خۆمان حازرکەین. ئێمە ماینەوە
و بڕیارماندا بنهێنی کارەکەین خەبا دەکەین بۆ ئەوەی چی تەنزیماتێکە گەرما بێ بیگرینەوە دوای دەست بە شۆڕشکیش بکەین یعنی شان بەشانی ئەمانە خۆمان بۆ شۆڕشکردن حازرکەین قسە بە ناوبانگەکەی کاگارامێ دایمان زۆر حەزی کرد بە لەهجەی هەولێری قسە بکایی و کار لە پیاوان دەقەومێ کار لە پیاوان قەوما ئەماینەوە ئێمە لە ڕاستیە دوجاریش هاتین خۆمان دەستمان کرد بە شۆڕش و شۆڕشمان هەرگیرسانەوە ئەم کۆمەڵەیی کە خاوەن فکرە بیر و باوەڕە ئیتر تونگەیە هەچیەکە ئامادە بۆ یەک دانە ساڵ لەو پەڕی عەزەمەتی بەعسا خۆی بشارێتەوە نەترسێ کار بکە ئازایانە بێگومان لەگەڵ فکر و مەبادیەکانی خۆشیان ڕازگۆیە فکر و مەبادی ئێمە خەبات بوو لە پێناوی ئەوەی کە خەبات بکەین بۆ دروستبوونی حیزب حیزبێک کە بتوانێت قیادی حرەکەی کوردی بکە حیزبێکی کەی قوبوڵ نییە کە مەسئولی بێ یا کەسێکی قوبوڵ نییە مەسئول بێ ئەبێ کۆمەڵە خۆی مەسئول بێ بەپێی قسەکانی ماوسێتۆنگ و مارکسیزم و ئەو شتانە یعنی ئەم ڕوانگەیە مهمە ینی بۆچی کۆمەڵە وای بیر کردوێتەوە ئەتر وای بیر کردوێتەوە ڕاستە یا غەڵەتە ئەمە ڕەنگە بەحسی ئێستا نەبێت مەبەستمێک شتە کە کاک نەوشیروان و مام جەلال هێنەوە بۆ کوردستان ئێوە لە سەر سنووری تورکیا و دوای ساڵێک دێنەوە بەڵێ لێوە خلاف دەست پێکە بەڵێ ئاخر خلاف دەست پێکە ئێمە وکوتم ئیتر ئەنواعی مەفرەزەمان دروست کرد و فعالیەتی سیاسیمان هەبوو فعالیەتی تەنزیماتیمان هەبوو کە چوونە ئەوێ باشە برادەرەکانمان بینی لە ڕاستیە تێگەیشتین دوو دنیای جیاوازبانەیە ئێوە لەگەڵ کاک نەوشیروان لەگەڵ مام جەلال لەگەڵ کاک نەوشیروان نەوەڵە ینی لە ڕاستیە کاک نەوشیروان ئەو کاتە هەر تەنیا هاتبوو ینی کاک نەوشیروان بۆ مێژوو ئەڵێم کاک نەوشیروان کۆمەڵە نەبوو ینی من یەکەمین جار پێم وتووە کاک نەوشیروان لەگەڵمانە کارەکەیت وتم من لەگەڵ کاگارامیش قسەم کردووە ئێوە بێنەوە من لەگەڵ تۆ قسە بکەم بڵێم ئایا ئامادەی لەگەڵمان ئیشکەی ئەگەر ئامادەی وەک خۆمانیت یعنی وەک قیادەیە وەکو ئێمە ئاواهی بووە وتی جوابن لێ جەرمەوە دوایەوە جوابی ئایەوە ئامادە بوو ئێمە ئەو برادەرانی کە لەوێ بووین کۆمەڵە بووین کاک ملاز و عومەر بوو من بووم کاک مەلا بەختیار بوو کاک ئازاد هەورامی بووە ئێمە وردە وردە تێگەیشتین پاشەوەی مام جەلال ئێمە بەحساب مامجا کۆمەڵەیە وا مەحساب کردبوو کۆمەڵەیە بەڵام لە هەڵس و کەوت و لە مەعامەلە و لە بۆ چوون و لە تێفکرینەکانە تێگەیشتین زۆر دوورین لەیەکەوە دوورین لەیەکەوە هەر لەوێش ئێمە تووشی تۆزێک مناقەشەی تونگ بووین ینی لەوە ناکۆچی لەگەڵ مام جەلالە ئیتر ئەو برادەرانی کە لەوێ بوون و دوایی کە جوابمان بۆ کاگارام تێگەیشتین کاکە وەزعەکە بەو شێوەیە نییە کە ئێمە تێگەیشتین مام جەلال خۆی بڕوای وابوو کە ئەبێ حیزبێک وەکو چۆن خەباتی بۆ کرد یەکێتی نیشتیمانی دروست کرد لە ڕاستیە مام جەلال لەو ڕۆژەوەی هاتۆتە سێسوچەکە لای نەداوە لە فکری ئەو ڕوئیای خەباتی هەر بۆەوە کردووە جالبەر بەس پێتوانێ ڕوئیاکەی مام جەلال باشتر بوو لەو ڕوئیا ئەگەر ڕاست بێ ئەو تەسکبینێکە حیزبێکی مارکسی لینینی بێ مام جەلال لەویست فراوان و جەماوەری تر بێ ئەزانی من پێم وایە بۆ چوونی مام جەلال لایەنی دروستی تیا بوو بەڵام تۆ لە بەرامبەر ئەو تەجروبەش ئیسپاتی کرد ئەو ئەتوانین سیمیناری لەسەرگیر مناقشەی لەسەر بکەینەوەانە بەڕاستی ئێمە پەیڕەوێکمانەوە بوو نووسی بوومانەوە پێشوی بێنێ دەرەوە بەناوی پەیڕەوی ناوخۆی دەستە چەکدارەکان ئەمە تعبیری لەوە کرد تۆ چۆن وردە گەشە بە شۆڕژەیی
ئێمە جارێ بیرمان لە خەباتی درێژخایانە کردەوە. یعنی فکری ماوسێتۆنگ بە تایبەتی کە شۆڕشی چین کە ئەتوانم بڵێم ئێمە زۆر متەئەسیر بوون پێین. ئەگەر لە ڕووە سیاسیەکەیەوە ئێمە لامان دابێت لە بەهۆی عەلاقاتەوەوانە، بەڵام شۆڕشی چین و ئەوانە کاریگەری زۆر لەسەر ئێمە بوو. ئێمە ئەمانویش حیزبێکی وەکو ئەوە دروستکەین و شۆڕشەکەشی ئاوا بێ. ئێمە لە بەرامبەر نظامێک کە زۆر بەهێزە، باشە پارەیانە، باشە علاقاتی دەولی دروست کردووە، خوێن ڕێژە، نەکسەیەک میلەتەکەمان تووشی نەکسەیەکی گەورە بووە. تۆ لەو کاتانە بیل لەواکەیتەوە ئێمە ئەوە عەقڵمان پێشکە بۆ ئەوی تۆ بتوانی بەرامبەر ڕژێمێکی ئاوا ڕابوەسی، ئەبێ ئەو ئینسانانە دروستکەی، ئەبێ حیزبێک و تەنزیمێکی واتە بێ کە بتوانێت بەرگەی ئەوە بگرێ. بەس دوای وا دەرناچێ، با دەرەچێ، وا دەرەچێ، زۆری وا دەرەچێ. ئێمە نمونەت بۆێنمەوە لە ساڵی تەمان هەل دوای لەو کاتانەی کە ئێمە هاتینە دەرە و پاشماوەکە کاک عەلی عەسکەری هاتە دەرە و دکتۆر خالید و چێ و کاک ڕسوڵ مامەند و برادەرانە هاتنە دەرەوە، اینجا شان بەشانی ئەوانە برادەرانی پارتیش هاتن کاک کەمال کەرکووچی و شێ عەزیزی سەرگەڵووی ئەوانە هاتە دەرەوە لەو فەترانە ئاڵێم. پارتی معلومە بیرۆڕای چۆنە، برادەرەکانی کەش کە لەگەڵ ئێمە بوون و بزوتنەوەی سۆسیالیست بوو، ئەوانیش وەک ئێمە بیریان ناکردەوە لە حەقیقەتە، وا بیریانە کردەوە وەکو ئەوەی کە جاران کە پارتی بوون وا بیریانە کردەوە، ڕوانینیان بۆ مەسەلەی شۆڕش، مەسەلەی دروستکردنی پێشمەرگە، مەسەلەی درێژخایان، مەسەلەی ئێمە و ڕژێم، باشە لەسەر هەموو شتەکانی مە مخالیف بووین لەگەڵ سۆشیالیسم. مەسەڵەن بۆ نمونە ئێمە کە ئەو برادەرانەمان بینی وردە وردە پێشەوەی خۆشمانی ئەعلانکەین، پێمان وتن تەمەن ئەوان پەیوەندیان لەگەڵ مام جەلال هەبوو، مام جەلالیش پێی وتبوون وەکو خۆیان ئەیانوت، مام جەلال پێی وتوین وەرنە دەرەوە زۆرترین خەڵک کۆکەنەوە لە مانگی هەشتی یعنی هەفتا و حەوت ئینقلابە بێ. وا بزانم بڕیارێکی وا هەبوو لەلایەن سووریاوە ئەو کات. بەڵێ نازانم ئتر ئێمە بەش بە حاڵی خۆمان خەبەری وامان نەبووە. ئێمە لە دنیای شۆڕش و خەباتی درێژخایان و ئەو جۆرە تەنزیمە و سووریا بەتەمان ئەو جۆرە دروستکردنی پێشمەرگەوەیە بووین. با من تۆزە پرسیاری سەریع بکەم لەم ماوەکەمە. کاک موحسین عەلی ئەکبەر لە یاداشتەکانی یا دەوەرەکانی ئەڵێ کاک سالار ئەویست کەسی یەکەم بێ لە دوای کاک ئارام خۆی بە ئەحەقترە زانی، بۆیە لەگەڵ ناڕێک بوو کاک نەوشیروان. ئەرزەکەم ئێمە ئەوە لە خەیاڵی ئێمان نەبوو، ئێمە خلافی فکریمان هەبووە هەمیشە، خلافانە بوو لەسەر شتانی باسم کرد. باشە هەندێک بیریان لەوە کردەوە وەکو حیزبێک بێ و هەموو لایە کۆ بێتەوە و هەرچیە پێشمەرگە بێ و باشە ئیتر چێە بابێت، باشە جۆری تەنزیمەکەش زۆر مهم نییە، وەکو ئەوە نییە بۆ تەنزیمە پۆڵایەنەی کە ئێمە داوامان کرد، هەمومان پێکەوە بین و باشە هینێکیشمانە بێ سکرتێرێکیمان هەبێ و سبەینە مفاوەزات هێنە پێشەوە مفاوەزات بکەین و ڕێکەوین و بەڕاستی ئەوە ناجەکەی ئەوان بوو، نەجێ ئەمە مخالیفێەوە. کاک سالار مەسەلەی ئاڵای شۆڕش بەڕێزت چه دەورێکە هەبووتە لەو بابەت؟ وەڵا ئێمە مۆزوعێکی زۆر قۆڵ و دوورە درێژە کە خلافات دروست بوو وەکو لەسەر ئەو دوو ناجێ کە من عەرزم کردن، ئێمە بێ هەوڵ بین کۆمەڵە پارێزین بمێنێتەوە. بەڕاستیش کۆمەڵە بەهێز بوو، کۆمەڵە پێشمەرگەی چاکەیە بوو، کادری چاکەیە بوو، خەڵکی ئەوانەی کە ئامادەن لە پێناوی بیر و باوەڕەکەیانە لە پێناوی میلەتە خۆیان ببەخشن، خۆنەویست بوون لە ڕاستیە ئەمانە لەناو کۆمەڵا بوون، نامەڕاستی وا پەروەردەکرا بوون. ئەوانەی بیریان بێ ئەزانن کۆمەڵە
ئەو گەنجانە لە هیچ شتێک سڵیان ناکردەوە دوان پاشان ئەو کۆمەڵانەی کە لە سەجنەکانە هەمووانەوە زایدە خەڵکی کەش بەڕاستی ینی میلەتەکەمان ئیتر وای لێ هاتبوو کە بێ بەرامبەر ئەم نظامە مەقاوم بکە ئێمە ئەم بڵێن ئەم نەهجە بەردەوام بوو ئەم نەهجە بۆ مای خلاف دروستکردن دوو دنیای جیاواز دوو بیرکردنەوەی جیاواز ئەمە وای کرد کە ناکۆچی لە ناوی ڕیزەکانی کۆمەڵەش دروست بێ لەوە هیچ لە ناوی کێتیا دروست بوو دروست بێ هەندێک زیاتر بەلای مام جەلالە داعشکان لەگەڵ بیر و باوەڕی ئەو فکری ئەوە هەندێکی کە ڕۆکۆیی کە ئێمە وا بیرمان لێ کردەوە ئەمە بۆ ناکۆچی دوو تیاری بەهێزی دروست کرد بە حقیقەت وای لێ هات ئیتر کە وەختێک دوایی مەسائلی سیاسی مهمی تێ لێ دروست بوو مەسائلی سیاسی بۆ نمونە ئێمە هاتووینەتە دەرەوە هەم یەکێتی نیشتیمانی وەکو بەرنامەکەی هەم کۆمەڵەش وەکو بەرنامەکەی باشە بەرنامەکەی ئەوەیە کە خەباتی چەکدارەکە لە کوردستانی عێراقا بۆ ڕوخانی ڕژێم لە ئەنجامی ئێمە هاوکاریەکە لەگەڵ هەموو ئەو هێزە دیموکراتی و شۆڕژگێرانی کە ئەیانەی و بەشدار بن لە ڕوخانی نێزامە یا هەر دەوڵەتێک کە بێ پشتیوانی مام بکە ئەمە هەم ناجی کۆمەڵ ئەو نەهجی یەکێتی بوو لە پڕێکان لە ناو یەکێتیان نەهج گۆڕا باشە نەهج گۆڕا کەی ئەمە ئەو کاتانی کە تەمان دوای هینا شتاویە کۆوانە و شەڕی بینی ئێران و عێراقوانە دروست بوو مەیل بەرامبەر مفاوەزات لەگەڵ عێراقا دروست بوو کە ئەو مەیلە دروست بوو مفاوەزات هاتن مۆزۆعەکان داهێنە ناویانە هێزی پشتیوانی ئەنی ئێمە بڕۆین پشتیوانی یەکەین مەسەلەی کورد یەک مەسەلەیە چوار مەسەلەیە کە لەمە ئێمە یەک مەسەلەمان ئێ مەسەلەکەشمان چوار پارچەی کوردستانە کە ئەمە نەمام جەلال وای بیرکردێتەوە یەکێتی وای بیرکردێتەوە نە کەس لە کۆمەڵا وای بیرکردێتەوە ئەمەیان داهێنا ناویان هێزی پشتیوان بڕۆن یارمەتی دیموکرات بن دژی ئێران شەڕکەن تەمان ئەمە غەڵەتێکی گەورە بوو ناجێک بوو گۆڕا ئەمە وای لە ئێمە کرد بیر لەوە بکەینەوە لە یەکێتی جیاب بینەوە لە ڕاستیە ئەمە نقطەی ئەساسی بوو بیری لێ بکەین و کە ئەتر ئێمە ناتوانین لەگەڵ دوو نەهجی جیاواز لێ خۆمان بین بەشدار بین ئەمە سەرەتای بیرکردنەوەکە بوو کاک نەوشیوان لە نووسینەکانی ئاڵێ ئەمە بڕیارێکی عاتفی بوو ینی بڕیاری عاتفیان داوە ئێمە خۆ پێمان وتن برادەرینە بۆ خاتێ خوا ئێوە ئەمە سیاسەتێکی بڕیارێکی عاتفی بوو کە چوون یارمەتی دیموکراتیان ناوە بە حساب مۆزۆ یارمەتی نەبوو کاکە دیموکرات پێویستی بە یارمەتی نەبوو چەکیان لە عێراقەوە بوو یارمەتیان هەبوو بەزیان باش بوو ناوچیان بەدەسەوە بوو ئێمە تەنیا لە خەڕی ناوزەنگ حدودمان بە ئێرانەوە بوو ئێمە خراپتر بوونیان وە زمان نتوانم بڵێم بەڵام بیانوویەک بوو بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقا باشە نازێکی بەقوە دروست بوو بۆ ئەوی تێجاها باشە بەڵام خۆ ئەتوانرا ینی تۆ ئەوەش نەکەی ئەگەر توی مفاوەزات بکەی بیکە باشە پێویست دەکات شەڕ لەگەڵ ئێران بکەی من پێم وایە شەڕ لەگەڵ ئێران کردن شەڕێکی غەڵەت بوو مام جەلال تاوانبارتانەکە بەوەی کە عێراقچی بوونەوە عێراقچی ئەزانی چی بوو پێش ئایان و داژ عێراق بێمان و داژ عێراق نەیانوە عێراقچی کاک فەریدون عەبدولقاهیر شتێکی نووسی بوو مەسەلەی کورد یەک مەسەلەی یاد و یا چوار من جوابم مایە بە کۆڕاستێک تەمەنم هەموو هینەکانی من ئیستیشهادە بە کتێب نووسینەکانی مارکس و لینین و هەموو ئەوانە و ڕۆژێک بە مام جەلالم وتوانێ مام جەلاجیان ئەم شتەی من نووسیومە ئەمە عێراقچی و داژ عێراقیانەی وتی نەعاشم بیلە ئەلا کولین ئەمە لە پێ ئەمەیان لێ داژ عێراقی ینی خۆیان چوار پارچەن ئێمە داژ عێراقین بۆ دژایەتی تەرەفی مقابل بۆ هەڵخەڵەتاندنی ئەندامان بۆ تایبەتی ئەوانینە ناو شاران و بۆ قوڵکردنەوەی ناکۆچیان تۆ بێ بگەڵی بشن قسە ئەژینا ئێمە ڕۆژە لە ڕۆژان وەڵای من ئەگەر بێ حسابیکەی تا ئەم لەحزەیە کەس بە قەدەر من ئەگەر شتێک ناوی نەتەوە پەرستی بێ کەس بە قەدەر من
دەتەوە پەرز نییە ئەوەی خۆی ناو پاسوک و نازنام چی و نازام چی ئێمە هەر خۆمان هاتوین بۆ ئەوی نیشتیمانەکەمان ڕزگارکەین هاتوین حیزبێک دروستکەین حیزبێکی وەکو چین بۆ ڕزگارکردنی کوردستان ئیتر داش لە ژوایە باشە کوا ئەدەبیاتی ئێمە باز لەواکە ئەشەمبیلە یەکێتی نیشتیمانیڵێ هاوکاری هەموو هێزەکان لە پێناوی ڕوخانی عێراق نظامی عێراقی مەشەرواڵی زۆر سپاس کاک سالاری بەڕێز بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لە ئەڵلقەی یەکەم لەگەڵ بەڕێز کاک سالار عەزیز پێشمەرگەی دێرین و سیاسەتوانی کورد تا ئەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ